کرێکاران، ژنان و پیاوانی ئازادی خواست. ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار بەڕێوەیە. ئەم ڕۆژە هەروەکو لە ناوەکەی ئاشکرایە ڕۆژی چینی کرێکار و ڕۆژێکی جیهانیە. چینی کرێکار بەهۆی دەور و تەئسیری لە بەرهەمهێناندا چینێکی جیهانیە. ئەم تایبەتمەندیە پێش هەموو شتێک لە جیهانی بوونی سەرمایەداریەوە سەرچاوە دەگرێت. چینی سەرمایەدار کەچکۆلەترین ئەرک و زەحمەتێک لە کار و ماندووبوون لە بەرهەمهێناندا ناکێشێت، بەڵام بەهۆی خاوەنداریەتی بەسەر کەرەچە و وەسایلی بەرهەمهێنان و بەهۆی چەوساندنەوە و دزینی زێدەبایی هێزی کاری کرێکارانەوە هەموو سەروەت و سامانی کۆمەلگای لە اختیاردایە و لە 100 ساڵ لەوە پێشەوە وەک چینی جیهانی لە کۆمەلگادا ڕەفتار دەکات. جیهانی بوونی سەرمایەداری، چینی کرێکاریشی وەک چینێکی جیهانی وەک گۆڕکەنی ئەم نیزامە لە بەرامبەری ئەودا ڕاگرتووە. ئەگەر سەرمایەداری بۆ چەوساندنەوە و مژینی خوێنی کرێکاران، سنوور، میلەت و ڕەنگ و نژاد و مەسهەب ناناسێت، چینی کرێکاریش لە خەباتی هاوبەشیدا بۆ ڕزگاری و بەرابەری هیچ سنوورێکی دەستکرد، هیچ جیاوازیەکی ملی و مەسهەبی و نژادی کە لە دایکبووی نظامی چینایەتین بەڕەسمیەت ناناسێت و دەبێت لە دژیان خەباتی وشیارانە و هاوبەش بکات. تایبەتمەندی ئەسڵی ئەوەڵی مانگی مەی ئەوەیە کە ئەم ڕۆژە تەعەللوقی بە چینی کرێکاری جیهانی هەیە. لەم ڕۆژەدا بەدەیان ملیۆن ئینسان لە گۆشە و کەناری ئەم جیهانە بەرینە لە هەر 5 قاڕەی دنیا دەڕژێنە شەقام وە کۆڵان و مەیدانی شارەکان. ملیۆنەها دەستی ڕەشوسپی و زەرد لێک هەڵدەپێکرێت، دەستی بەهێزی ملیۆنەها ژن و پیاوی یاخیبوو لە سەرمایەداری ئاڵای سوور ڕادەشەکێنن. ئەرتەشی جیهانی کرێکاران لە شەقامەکان ڕێژە دەڕۆن بە زمانی جۆراوجۆر، بەڵام بە یەک ئاهەنگ: سرودی هاوخەباتی چینی کرێکار، سرودی ئانتەرناسیۆناڵ دەخوێنن و زەنگی مەرگی سەرمایەداری دەزڕێنن. لەم ڕۆژەدا سەرمایەداران و چینەداراکان خۆفی مەرگ هەڵیان دەگرێت و خەونی ناخۆشی نەمانی خۆیانی تێدا دەبینن. ئەرتەش و پۆلیس و دەستگای سیخوڕی و جاسووسیان لە دژی کرێکاران بەسیج دەکەن و لە ئامادە باشدا ڕایان دەگرن. لەم ڕۆژەدا جیهان لە دوو ڕیزی جیاوازدا ڕادەوەستێت: ڕیزی کار و ڕیزی سەرمایە. لە ڕیزی سەرمایەدا دنیای سەروەت و سامان و دەوڵەمەندی، دنیای تەیار بە چەک و ئەرتەش و جبەخانەی شەڕ، دنیای سەرکت و سیخوڕی و جەنایەت، دنیای شەلاق و ئەشکەنجە و زیندان، دنیای کەشیش و ئاخوند و ڕەوزە خوێن ڕیز دەبەستن. بەڵام لە دنیای کاردا ڕەش و سپی و زەرد، دەستی قەڵشا و پەیپەتی و گیرفانی خاڵی ئینسانی چەوساوە و ئاوارە و سەمدیدە، بەرهەمهێنەرانی هەموو سەروەت و سامانەکانی ئەم جیهانە، شەریفترین مرۆڤەکان ڕاوەستاون. ئەمڕۆ لە نێوان ئەم دوو چینەدا شەڕی مان و نەمان بە بەرینایی ئەم جیهانە لە ئارادایە. بە وتەی مانیفێست و مارکس دەبات چینە چەوسێرەنەکان بەرامبەر بە شۆڕشی کۆمۆنیستی سەرتاپایان بێتە لەرزین. کرێکاران لەم نێوەدا بێجگە لە زنجیرەکانیان هیچ لەدەست نادەن، بەڵام جیهانێک بەدەستێنن. کرێکارانی جیهان یەکگرن. کرێکارانی جیهان، کرێکارانی ئێران، کرێکارانی کوردستان، با بۆ بەدەستهێنانی ئەو جیهانە نوێیە یەک بگرین و تێبکۆشین. بژی ئەوەڵی مانگی مەی.